هاتنی ساڵی تازە لە هەموو شوێنێکی دنیا بە کۆمەڵە هیوا و خواستی باشبوون ڕووی تێدەکەن. ئیتر نادیاریشە چۆن ساڵەکان دێت و دەڕوات. لە ئەمریکاش خەڵک لە نێوان گلەیی و هیواکانیان. Ez dixwazim xwendina xwe pêş te bixim û her wiha ez hevî dikim ku pêşerojekî baş bibînim û ya din jî ez dixwazim rexsê xwe baştir bikim. We have a lot more freedom to say and believe what we want. لە وڵاتی چین ئازادیمان هەیە بۆ وتون و دەربڕین و هەڵبژاردننی باوەڕ، بەڵام هێشتا خەڵک هەن کە گوێیان پێ نادرێت ڕەگەزپەرستی هەرماوە، هێشتا پەراوێز دەخرێن. دەستپێکردنێکی باش بوو. ساڵی ڕابردوو پڕ بوو لە ئەزمون و شتی چاوەڕوان نەکراو. ئمڕۆ لێرەم باوەڕ ناکەم دەچم بۆ فلۆریدا و کەنار دەریا. هیواخوازی ساڵێکی خۆشم بۆ هەمووان. لە ساڵی تازەدا لە ئەمریکاش هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەکرێت. ئەو پرسەش لای خەڵک بۆتە بەشێک لە هیواکانیان کە کێ لە پاش ئۆباما دەبێتە سەرۆک. خەڵکێکی زۆر هەن کە لە خۆیان ڕازین، بە تایبەتی ئەو خەڵکانەی ڕادەکەن بۆ گەیشتن بە پۆستی سەرۆکایەتی. بەڵام لەوە ناگەن چەند بەرپرسیارەتیە ببیتە سەرۆکی وڵاتێکی وەکو ئەمریکا. ئەبێت زۆر مرۆڤ دۆست بیت تاوەکو بتوانیت لەگەڵ خەڵکی تردا کار بکەیت بۆ هێنانەکایەی ئاشتی. بە هیوای ئەو هەڵبژاردنەی کە دێت دوا بڕیاری خۆمان بدەین، هەموو جیاوازیەکانمان وەلاوە بنین و دووبەرەچی نەهێلین، ڕوو بکەین ئەو داخوازیانەی کە بەلای خەڵکی ئەمریکاوە گرنگە. بە پێی راپۆرتەکان لە دنیادا بە ملیۆنان دۆلار لە هاتنی ساڵی نوێدا خەرج دەکرێت. لەو لاشەوە بە ملیۆنان مرۆڤ هەر لەو جیهانەدا هەن هەژاری بەرۆشی گرتوون. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.